زانای بواری سیستمی دەمار جۆنس کاپلن لە زانکۆی سادرن کالیفۆرنیا لە ئەمریکا دەڵێت هەر لە یۆنانی دێرینەوە هەتا دەگاتە بنیادنانی ئەمریکا و ئەو لاتریش هەموو دیموکراسیەک بەندە لەسەر بنەمای بدە و وەربگرە. ئاڵوگۆڕی ڕاوبۆچوون دەتوانێت شێوازی هەست و بیرکردنەوە بگۆڕێت. هەروەها ئەگەر ئێمە تاوتوێی بیرروڕاکانمان لەگەڵ یەکتری بکەین دەتوانین لە یەکتری فێربین و بیر و باوەڕەکانیشمان بگونجێنین. بەڵام لەسەر مەسەلەی ناکۆچەکانی وەک هاوسەرگەری نێوان هاوڕەگەزبازان یان کۆنتڕۆڵکردنی چەک گۆڕینەوەی بۆچوونەکان تەنها کەم جار بڕواکان دەگۆڕن. کاپلن گەرەکێتی بزانێت کە ئایا چی لە مێشکماندا دەگوزارێ کەوا دەکات گۆڕینی بۆچوونەکانمان هێندە قورس بکات. تیمەکەی لە ڕێی سکانەری مێشکەوە لێکۆڵینەوەی لەسەر مرۆڤ کردووە. لەسەر شاشەکە یەکەم ڕستەیەکمان پیشاندا و زانیمان کە بڕوایان پێی هەبوو. پاشان پێش دەستەواژەمان پیشاندان کە دژبەری ئەو ڕاوبۆچوونانەی یەکەم جار بوون. دواتر تیمەکەی کاپلن ئەویان تاقی کردەوە کە ئاخۆ ئەو کەسانە بۆچوونەکانیان گۆڕا بوو تیمەکە جیاوازیان بۆ دەرکەوت لە نێوان مێشکی ئەوانی بۆچوونەکانیان گۆڕا بوو لەگەڵ ئەوانی نەگۆڕا بوو لەو بەشانی مێشکدا پەیوەستن بە هەست و سۆزەوە. گەیشتینە ئەو دەرئەنجامەی کە ئەو کەسانەی ئەو بەشانەی مێشکیان بەرپرسیارن لە هەست و سۆز کەمتر شیانی گۆڕینی بۆچوونەکانیان هەبوو. ئەوانەی کە زۆر کە لە ڕق بوون چالاکی زۆریان لەو بەشەی نێو مۆخدا هەبووە ئەو بەشەی کاردانەوەی بەرامبەر ترس و هەڕەشە و هەستی بەهێز دەبێت. کاپلن دەڵێت ئەم سیستمە بۆ پاراستنی مرۆڤ دروست بووە. ئەم بەشەی مۆخی مرۆڤ یارمەتی هەستکردن بە قێزکردنەوە دەدات کاتێ مرۆڤ خواردنێکی بۆگەن دەبینێت. ئێستاش دەبینی کە ئەم سیستمانەی نێومێش بۆ مەبەستی دیکە و یارمەتیمانە لە دژی جۆری نوێی هەڕەشەکان. جۆنس کاپلن دەڵێت بۆ کەسانێکی زۆر بیر و باوەڕی سیاسی بەشێکی گرنگە لەوەی کە ئەوان کێن و کێ بە دۆست و هاوپەیمانیان لە قەڵەم دەدەن. ئەمەش مەترسی لەسەر گۆڕینی بۆچوونی کەسێک دەخۆڵکێنێت. گۆڕینی باوەڕێکی تایبەت بەرامبەر سیاست ڕەنگە نەک هەرتەنها ڕۆڵی لە گۆڕینی بیر و باوەڕدا هەبێت بەڵکو کاریگەری لەسەر پەیوەندەکانت لەگەڵ کەسانی دیکەدا دەبێت و ئایا ئێستا خەڵک چۆن لە من دەڕوانن. کاتێک زانیاری نوێ فێر دەبین هەست و سۆز ڕۆلی لە هەڵسەنگاندنی خەڵکدا دەبێت بەڵام کاپلن دەڵێت دەشێت ئەمە ببێتە ڕێگر لە بەردەم بڕیاردانی دروستدا. بەگوێدان بەوەی کە ئێمە چۆن هەز دەکەین و چۆن ئەم هەستکردانەمان کاریگەری لەسەر کاردانەوەکانمان بەرامبەر ئەو زانیاریە دەبێت ڕەنگە ئەمە یاریدە دەبێت. لە کەش و هەوای چالاکی حیزبایەتی ئەمڕۆدا ڕەنگە ئەمە قورسترین و گرنگترین بێت لە دۆخی ئاسایی بۆ دەنگدەران.